زانایانی ئاینی داوا لە هاوڵاتیان دەکەن بەشداری هەڵبژاردننی پێشوەختەی عێراق بکەن و بچنە سەر سندوقەکانی دەنگدان بەبێ دوودڵی کەسانی ڕابردوو پاک و شیا و هەڵبژێرن و بیکەن بە نوێنەری خۆیان کا بەرگری لە دین و ژینی هاوڵاتیان دەکەن. دیارە لەم ڕۆیە پرۆسی هەڵبژاردن هەیە. ئەم پرۆسەیە دیارە یەکێکە لە وەسایلە هەرە باشەکان لە دنیای ئەمڕۆدا لە دنیای پێشکەوتوودا بۆ دەستاودەستی دەسەڵات و گۆڕانکاری لە سێکتەرەکانی حکومڕانیدا. من هیچ گومانێکم لە شەرعی بوونیدا نییە، بەڵکو زۆریش هەر باشە. بۆیە لەم سۆنگە و لەو ڕوانگەیەوە پێم باشە خەڵک لەم مەجاالەیە بەشداری بکە. بەڵام گرنگ ئەوەیە کە ئێمە بزانین کە شاهد دەدەین دەنگدان لەبین ئەوەی کە بێعەت بیان تەوکیل بیان شاهدی بێ گومان لەوەدانێک کە شاهدیە کەواتە کەسێک کە تۆ شادی بۆ دەبێت شانی ئەوە بێ کە نوێنەرایەتی تۆ بکە و دەنگکەت بزر نەکات و خیانەتت پێ نەکات و ئەگەر گەیشتە ناو پارە و سامان و پۆستەکەی خۆی خەڵکی دیبێت نەچێتەوە. بۆ ئێمە کە بمانوێ نوێنەری خۆمان بەڕێکەین بۆ شوێنی ئاوا دەبێ هەوڵ دەین نوێنەری چاک و پاک لە ڕابردوێکی جوانی هەبێت و هەروەها بتوانێت دیفاع لەو بابەتانە بکە کە ئێمە وەکو میلەت پێویستمان پێیەتی. بەتایبەتی کە میلەتی کورد میلەتێکی مافخراوە ئەم دەنگدانەی ئێستاش بۆ بەغدایە و لە بەغدا دوێنەری ڕاستەقینەی لەبێ حتمما دەبێت ئینسانی دەستپاک و داوێن پاک و دەمپاک لێ بن، ئینسانی ڕازگۆ و بە هەڵوێست ئینسانێک بن کە بتوانن کارێکی پەرلەمانی چاک ئەنجام بدەن. بەشێک لە زانایانی ئاینی دەڵێن پێویستە ئێمە وەک میلەتێکی مسلمان کەسانێک بکەین با نوێنەر کا بەرگری لە مافەڕەواکانمان دەکەن و دەبن بە نوێنەری ڕاستەقینە. پێشیان وایە لە ئێستادا کاندیدە ئیسلامیەکان باشترین کەسانێکن کە هاوڵاتیان متمانەی خۆیان پێ بدەن و بیانکەن بە نوێنەر، چونکە چاکسازی و پاکسازی بە کەسانێک دەکرێت کە خۆیان چاک و پاکن. وتەوسیەشم بۆ هەموو ئەوانەی کە گوێ لە ئێمە دەگرن بچنە سەر سندوقەکانی دەنگدان و ئەوانە هەڵبژێرن کە پارێزەری مافەکانی ئەم گەل و میلەتە مسلمان و چێوساوە و زوڵم لێکراون و ئەو ناحەقی کە تا ئێستا لە بەرچاویانە لە ڕێی دەنگدانەوە بیگۆڕن. و ئێمە پێمان وایە حیزبە ئیسلامیەکان باشترینیانن و خەڵکیش دەبێت بەدوا باشترین بکەوێت تا گۆڕانکاری دروست بێ وەکو گوتراوە چاکسازی و پاکسازی بەوانە دەکرێت کە چاکن کە باشن کە پاکن. تۆ دەبێ لەوێ توانای جورئەتت هەبێ، بوێریت هەبێ، توانات هەبێ، توانای زمانەوانیت هەبێ، لە یاسا شارەزابی. حتما دەبێ ئەو کەسانە کە هەڵدەبژێرێن کەسانێکی ئەکادیمی و لێهاتوو ڕابردوو پاک و ئەوانە بن کە عنی بتوانن بارەکەی هەڵگرن. لا ڕابردوودا پەرلەمانتارەکانی کۆمەڵی دادگەری لا پەرلەمانی کوردستان و عێراقیش ڕۆڵێکی بەهێزیان بینیوە بۆ بەرگری لە مافەڕەواکانی هاوڵاتیان و هەمیشە لەبەرەی خەڵک و جەماوەردا ماونەتەوە. بۆیە چاوەڕوان دەکرێت هاوڵاتیانیش متمانە بە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری بدەن بۆ بەرگری و بەدەستهێنانی مافەکانیان و ببن بە نوێنەری ڕاستەقینەیان. لادەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.